دەچینە شنگال کە وابڕیاری ئیمزا کۆ بکرێتەوانێ بۆ جیاکردنەوەی سندوقی ئاودانکردنەوەی شنگال لە دەشتینینەوە بۆی کە زانیار زیاتر لەسەر ئەم بابەتە بزانین لەیس حسێن پامنێری ئێمە لە شنگال ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ زانیاریمان پێدا لەی سڵاو لێ بێوارە باش دێمە لای تۆ قسەمان بکە فەرموو. بەێ سلااو لەتەو هەموو بینەرێن کورسان نیوز دیارە و لە پشتی هێریشا تیرۆریستێن داعش بۆ سەر شنگال و لە سێ ئاوا ساڵا 2014 و هەتان هەژی شنگال وەکو دەبەرەکە بەتەمامی وێرانژ با پەرلەمانی عراقێژی بە بەری نزیکە 6 ساڵە هاتبوو دەست نیشانکردن لێ بەری نزیکی 2 ساڵا سندۆقا ئابادانکردنا شنگالێ هاتە دانینجێ با سەرۆگۆزیرێن عراقێ بە بریارەکە تایبەت و شنگال وەکو دەبەرەکە وێران پشتی هاتی دەست نیشانکردن سندۆقەکە ئابادانکردنێش بۆی هاتە تەرخانکردن کو ساڵانە 5 میلیارد دینار بۆ وێ قەزایە و ناحیا گرعزێژی هاتبوو دەست نیشانکردن لێ دیارە و لە پشتڕە بە بریارەکە دەشتان نینەواژی نافێن دەشتان نینەوە بسەر شنگالێ بەهاتنە یان بسەر سندۆقە شنگالێ بەهاتنە هەژمارتنەوەی بریارێژی دڵگرانیا خەڵکی شنگالێ لە دووخواانی لۆماژی لێنوهەدا ژبا چەند ڕێکخراوێن جواکە سیڤیل تایبەتجی ماڵا پێکڤەژیانێ لە سنوورێ شنگالێ ئیمزا دێنە کۆمکردن ji بۆی وەیەکێ کو سندۆقا ئابادانکردنا شنگال جێ سندۆقا ئابادانکردنا دەشتان نینەوە بهێتە جوداکردن و بودجەیەکە تایبەت ji بۆ شنگالێ بهێتە دەست نیشانکردن ژبەر و هەرجە ئەنجامێ هێریشا داعش بۆ سەر شنگال و دەوروبەران دیارە و بتریا مالên xelkê bi ber wêraniyê ketîne dîsa jî Şêrxana aboriya vê deverê bi ber xerabiyat çekdarên Daeş ketiye loma jî di nûheda wek amaje pêkirî ku îmza ji bo wêkê dêne komkirin ew îmza jî dê bo civata wezîrên Iraqê dîsa jî parêzgeha neynewa û hemû wan aliyên berpirs ji vî keysî wê êne bilindkirin ji bo wêkê ku sindoqa avadhankirina şingal bihête cudakirin û budceyeke taybet ji bo vê deverê bihête destnîşankirin. بەڵێ لەی سوپاس بۆ زانیارەکانە دەستخۆش.